نهاجي زبر خدمة جمع دايكا زاروكا روانديا بنابي برفين العمري ماهين إبراهيم لقال منا دايكا كشارة باندي خانم ماهين دمباش اگرت دست بکده بحث چوانی عرباندن کچا خواب که به چرنگی هات عرباندن به چرنگی وکو وبخوا شارکر دازانین جبیش مال هات عرباندن اگر بحث شروع عرباندن دست بکده بکی کچکامه ناوی برفینه روجا سشمه ساعت یک ونیف جمالی حوالک وی و حوالک وی هاتنه وی برنه چاوە ینی پێشیا مالێک کە چک بوارە بەرێ تەلەفۆن کرد بوو گوتبوون وەرنیان بخوا هاتن ڕەباندن یانی ڕەنگی ڕەباندن پێشیا مالێ چاوە کەسی نەدیت دجادێدا ئەکید کەسەکیش جادێ وێ نەدیت بەری چەند ڕۆژاش خواخۆر گوتبوو ئەزی هەرم خۆشخواخۆر دوورەکەی گوتبوو حەنەکاتکم گوتبوو ئەزی تەبی هەواڵا بم دوور گوتبوو حەنەکاتکم خواخۆر گوتبوو ئەزی دەرکەبم حەوشێزی ئانا بەگەرم و چوونە ماڤەگەریە باشە پشتی چ قاسی وەزانی تەلیفۆن ژێر هات بەری دەرکەوێ تەلەفۆن ژێر هات بەری کو دەرکەوێ کە سعات یەکونی گۆبەری دەرکەوێ تەلیفۆنەک ژێر هات و سعات یەکونی ژمالێ دەرکەت و پشتی وێنا مابەر مغرب ماناس کرد ئەنو تەبی وان بوویە دریا خۆرت و کەچە چوویە باشە ئەمێبینێ گۆ ینی باشە خانم ببینێ ئەنو مەزموم عەبدی گۆتی بەرە ینی زاروكي قاصر نكف النافواندي ام هيفيني قول يعني جاهل يوان بعقلي زاروكي خلكنا لزن وانجرينا بن وانا بالنافوه نها بشتي كو وزاني هاتا رافاندن بشتي وهون شونا كودري كون شوباندني بكن مراجعه كي دري وكر كون كچا خرا بغرينن وچ ورا غوتن ام چون نافندا يكشي العمودي مرقوت نهاتي جمع تكميله ام دوراكي ام تليفونك اشتغلين والله الحسكي يرو درو الحسكي دقارم بيش مناكن باش بچرنگی دما تو چیت مراجعه و دزگهات کرد دزگه سر به پیاده و سر به پکبل ودری یعنی بس او گوتنا و نل بدریا قلنا الفيدري اي عمود ايش مرقوت اي بجي قلت نجمه تكميله نهاتي بس قبي اما دبش مال باطي واره ايجو قاصر به واي حسكي ازدو تشوم اي بجي بيش منكرن قو دوامتنا ايرو تشوم قو دوامتنا جنيرو بيفور اجنيرو بيف تشوم بيش منكرن قو هر سبيت بهاور انا سبيت سازي هم حسكي از بيبي مي قو كشكام فغارين دنگه مي در دنيا يكشي از كشكا خود خوازم كشكا مزارويه باشا خانم ماهین وەکە کوت شوویتە مراجعاوا کرد تەتگوت ناوەرە ڕاستیەک دیت کوێ ناشیتەکەیان بتەنێ وەخت کوشتنە تەت بنوتن حتا کوت مەلەل تەرچێ بن بێژن والله جمر قلت ايه جو هفالي ايه هفالي كتش نلفيدانه جو بس قهات جو تشونه كتن جفيني ده بس جفيني ده كتن وبيشتكن واجارك دي تشوم جو هاد دي ساكنها تنهار سبيور يعني دي ساعة دوش عرفتش منكرن بس قو قاصر ويلتا فقرين خواتم كتش كامل مفقره باشا خانم ماهین نها تەنیەتە تچبکێت کی دەرێ بەگەرێ بانگا خوات دەگەهێنە کی تداخوازش کیت کێک و چارەنویسە کەچاتە بتنەقویا کرێ از دخوازم قو بقي حمود جيهاني ودنقي مي لدنياي قشي بلا ببي قو از كتشكا خود خوازم كامل مفقره از تشكي ناخواز مش دنياي بس كامل بلاش مربين باشە مواریدێک کەچ کاتە خانم ماهین کەنگی دایک بووە مواریدێک بەێ عمود دایک بووە و 24 مها حشتا 2008 یعنی تەمەنەوێ هینا نەبووە چواردەژی ئەگەر 2008 12 ساڵە باشە دچوو دبستانێک کە چاتە یعنی دەما کول مالێ بوو دچوو دبستانەیان نا مدرسة اي صال دبستان نخوندي نا انا تشي مدرسة اي صال دبش مدرسة برضه نتشو تبخوت شغليت كيف نا اي صال شو نبارشو حد وصالاشي نتشو كاريتا شيا شغلي ناك مزاروكي خو خدي كم مال اخو كاري مزاروكي من هاو باشا پەیوەندیە کە چاتە چا بوارەچی بوو ینی چاوە گەشتنە ناوە مالاتە حتاکو کاربن ئاقلێ وێژ ڕێ ببن
بخودي او ندهات جمع رقم تليفونها كشكام انيني وبكشكام اشتغلين وكشكام مش غيبريه افكش وخورت هم بخوازن زي صوره تيوان انا شوار بشينم ئەگەر بشێنێ پشتی بولتەنێ ئەمێ بەڵاو بکەن ینی ئەو هەردوو کەسن و کە چاتە ڕەڤاندی تواناز دکە ینی بناب از بناب ناوي كشكي بوهاري از ناوي لاوك ناس ناكم خەلکێک بس و صوره درێنە تيوان شمر هاتي انه افانا دوار شويه خەلکێک و درێنە بخوا خەلکێک و درێنە حسكانه حسكينه باشە خانم دەما بەس دیسە بەگەرمە پرسا خۆیان دەست پێکێ یعنی دەما و کەچاتە دەبێ خێنی ڕەڤاندن یعنی جیران ئەو سەیتەران بێژن یەک و دنابە باژارێ عەمودێدا نەدیتن ئەو کەچک هاتیە ڕەڤاندن کوتوەکەتت بێژی ئەمرێ 12 ساڵە بتەنێ ئەگەر مادیە 2008 بێ نا كسكي نديتيه نيرو يكون نيف خلقش هندري خودنا كسش دربتنا يتشوي كشكام باشە خانم ئەم بهێبینەک و گوتناوە بتارە ڕاست بێ و کەچاتە بەگەڕێنە نیشتەرە لێ وەکەتت بەجێ زوە هەردوو کەسان ناستکم ێ کوڕەباندن یعنی کارێوا چییە؟ کارێ لەشکەریە سەربکی بەنە كاريوان اوجي تبها بالاني واوجي جاهلن وزاروك خلقيش ريد بن يعني تشتي مزنات يتني اف جاهليوان زاروك خلقيش ريد بن باشە خانم ئەم بتەرە پەیوەندیەدا بەردەوام بن سبەژی مێ دۆساتە بشۆپێن کات چ بتەرە چ بوو گوتنتە سبە مێ ناشیتە بکنێ بتەرە بەگەڕێنن کیژا جۆشتە گوتنی ناشتە بکنێ بتەرە بەگەڕێن وسبا ازدي ساسبي هرم حسكي ودي ساكي جوور ايه هفالي ايه هفال جمر قد وسبا جوار بيدكي وهفالي كشرونن وتشخور جابنا الجمع بي ويبتدن كشكاته ببورە یعنی کەچکاتە شتەرە بەگەڕێن یان بەسی ناشیتەکەن نا جو وقت الجمع بي قاصر بي وكشكاته اشتر فقارين باشە ژوولۆ قاسرتر خانم والدێ 2008 و 12 ساڵیە ینی ئەوێ بەرپرسێ وێ درێ کوپتەرە داخلی ینی نەخواندەڤانە نزانێ بخوێنێ موالیدێ کەچکێ بخوێنێ ئەو مەسئولێ واکوت چووی جەمێ ئەرێ خوێندەڤانە مەمەڕەیەک ئەچوون بالێ مەوالی دەوێش مستەن دەفتەر عالی پێشێ کرێ گۆ ئەڤەیا زاڕۆیە گۆ بەس گلجەمە بێ ئەمێ کەچکاتە بچاوێ خۆ بدەدن باشە ئەگەر نەرجەم وا بێ نەرجەمووی بخوا بێ یانێ بربنە جەهەکی دی دڤردایە ئەوێ چ بکێ ئێمە ئەز نزانم گۆلجەم وان بێ گۆ گلجەمە بێ ئەمێ بدەدن وەختێک نەرجەمە بێ جاتێش خوار ئەزێرێک دی ببین دن ئەزی خۆباێ منکی دن حتا گۆ بەس ئەز خوازم کەچکام زاڕۆی کەچکام بێ عیشە یعنی ئەو جهت لێ کوێدا مەکتەبە خاسەک و زارۆکات بەگەڕێنێ قاسرات بەگەڕێنێ یان چ بووە وانە ئەف گوتن شتەرەکردنەک وت سبە بەگەرێ نابێ ئەگەر ناوونیشانایە بدێ من نابوو نیشاناوێ دایە پەژەیە ژێربێژن گۆ ئێگ قاسر بن و ئەمێ وافە گەنش مالباتێوانە بەس گرنە قاسر بن ئێگۆ بخواز وێ جەم وا بمینە یعنی ئەگەر نەها کە چاتە قاسرە ئەو ناڤەن دایە پەژەی بێژێت ئەسپتەرە نابەگەرم یە جەم خۆ هێلن وێ جەم خۆ بهێلن وەختێک کەچک شقی مرتاخۆ نەیوێ جەم خۆ بهێلن بەس ئەز واسقم گۆ قیزامە من ببین وێ ڤەگەرم مالی باشە مادەخوا کا ئەو بریاراک و مەزلوم عەبدێک سەر ئەمزە کردیا هەرێکی قاسر 18 ساڵی کەمتر بێ وێ ڤەگەرێ ئەگەر بێژێزێ بمێنم ژی دوێ ڤەگەرێ یعنی دڤردەوەکە کوت دێ خویاکردن تێم ئەلتیزام وێ دوێ قەرارێدەنینە یعنی بێژنەتە ئەگەر بێژێت ئەزێ منم مرجەم خۆ هێلن نا گۆ وەختێک کەچاتە الجەمە بێ ئەمێ شتەر بینن گۆ وەختێک یەک قاسر بێ ئەموان دبنج ئەهلێوانڕە ئەم دەوان دبنج مالباتێوانڕە گۆ سبێر یا خۆ مەخ کەچاتە الجەم تە بە ئەمێ بدەدن باشە خانم ئەسایشە عامودێ ئەو ئەسایشە دەوروبەرە کو عامودێ برێبەت بێیانێ هو نەچوونە جەم وا چ ژوەرە گوێ عامودێ بخوا ئەم نەچون جەم ئاسایشە عامودێ ئەم ینی ئەم بێژن ئەمێ سبە هەرن جەم ئاسایشە عامودێش مێژێر بێژن بەس ئەم چوون ناڤەن دایە پەژێ عامودێ گۆ نەجەمەی پێشمانەکە گۆ نەجەمەی باشە گەلک سپاس بۆی خانم ماهین براهیم دایکە کەچا ڕەڤاندی یا تەمەنێوێ بتەنێ 12 ساڵ وەکە کو دایکاوێت بێژێ
موالی 2008 هرچند ما گو 14 سال لی بخواد 12 سال دکه کوتلگەمە بووی ناوێت کە چکارەباندشی بەرفین عمەریە سێشەمە بوری هاتیە ڕەباندن هەفتەهێ مەهێ سبەژی خانم ماهین مەبتەرە پەیوەندیە بکەن دو ساتە بشۆپێن کا ڕاستێ کە چاتە تەڤەگەڕێنن یاننا بەس وەکو جهێ گومانێت گوتنەوەدا ئەگەر جەموان بێ